بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا لەلایەن دۆناڵد ترامپەوە جارێکی تر پەیوەندیەکانی کورد و وڵاتانی زلهێزی هێنایە بەرباس. ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا کورد دۆست و هاوپەیمانی نێودوڵەتی هەیە، ئایا تێڕوانینی وڵاتانی زلهێز بۆ کورد تەناوەیە کە وەکو شەڕکەرێکی بەهێز و ئازا سەیری کوردەکەن. بۆ قسەکردن لەسەرم پرسە میواندارێک لە بەڕێزان ئەبوبەکر عەلی نووسەر و سیاسەتمەدار، کامەران بابانزادە مامۆستای زانکۆمان کردووە. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بە درێژایی مێژوو کورد بۆتە قوربانی بەرژەوەندی وڵاتانی زلهێز و لە کاتە هەستیارەکاندا کوردیان بە تەنیا جێهێشتووە. لە دوای جەنگی یەکەمی جیهانی بۆ دابەشکردنی ناوچەکانی ژێردەستی دەوڵەتی عوسمانی، هەریەکە لە فەڕەنسا و بەریتانیا بە ڕازیبوونی رووسیا بە پێ ڕێکەوتنامەی سایکس بیکۆ ناوچە کوردیەکانیان لە نێوان خۆیاندا دابەش کرد. دواتریش کورد لە چوارچێوەی دەوڵەتانی عێراق و سووریا و ئێران و تورکیا مایەوە. لە ساڵانی بیستەکانی سەدەی ڕابردووش لە سەردەمی حکوومەتەکەی شێخ مەحموود لە سلێمانی، بەریتانیەکان کەوتنە دژایەتی ئەم حکوومەتە کوردیە و تاوەکو لە کۆتاییدا لە ناویان برد و ڕێگەی نەدا کورد حکوومەتی سربەخۆی هەبێ. هاوکات لە کاتی ڕاگەاندنی کۆماری کوردستان بە سەرۆکایەتی قازی محەممەد لە ساڵی 1946 سەرەتا ڕووسەکان پشتگیریان لە کۆماری کوردستان کرد، بەڵام دواتر بۆ هۆی ڕێکەوتن لەگەڵ ڕژێمی شایێران ڕووسەکان پشتی کوردیان بەردا و کۆماری کوردستانیشیان ڕووخاند. لە هەمان کاتیشدا ئەمریکا لە ساڵی 1975 پشتی شۆڕشی کوردی بەردا و کاتێک ڕژێمی شایێران و عێراق ڕێکەوتنی جەزائیریان واژۆ کرد، بۆ هۆیەشەوە شۆڕشی کورد تووشی نیسکۆ بوو. بە شێوەیەکیش لە سەرکردە کوردەکان لەو کاتەدا وتیان ئەمریکا خیانەتی لە کورد کردووە، جگەلەوەی وڵاتانی زلهێزی جیهان بێدەنگیان هەڵبژارد و بەشێکیشیان پشتگیری سەدامیان کرد لە کاتێکدا ڕژێمی سەدام 182,000 کوردیان فال کرد و 500,000 کەسیشیان لە هەڵەبجا کیمیایی باران کرد. لە دوای ساڵی 2003ەوە دوای ڕووخانی ڕژێمی بەعەس هیچ وڵاتێکی زلهێز لەگەڵەوەدا نەبوون کورد لە عێراق جیابێتەوە و هەمیشە فشاریان لەلایەنە کوردەکان کردووە ڕووبکەنە بەغداد. لەلایەکی ترەوە لە شەڕی جەنگی ڕوبەڕووبوونەوەی داعشی شێزە کوردیەکان ڕۆڵی گەورەیان جێڕا، بەڵام هاوکاریەکانی وڵاتانی جیهان تەنها لە ڕووی سەربازیەوە بووە و پەیوەندیەکان بۆ بواری سیاسی نەگوازراونەتەوە. مێژووی 100 ساڵەی گەلی کورد ئەومان پێڵێ وڵاتانی زلهێز هەمیشە کوردیان بۆ بەرژەوەندی خۆیان وەک کارتێکی فشار بەکارهێناوە و لە کاتە هەستیارەکانیشدا پشتیان لە کورد کردووە. سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا بەکرێگەر لە بەڕێستان و دەست پێ بکەین بەر لەوەی کە قسە لەسەر ئەوە بکەین کورد دۆست و هاوپەیمانی هەیە، دەمەوێت سەرنجی بەڕێز لەسەر برارەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ کشانەوەی هێزەکانیان لە ڕۆژاوی کوردستان بزان و پێت وایە چ کاریگەرێکیشی دەبێت. وەڵا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، پێم وایە شتێکی تازە ڕوو نەداوە لەم مەلەفەیە. خۆمان دەزانین ماوەی لەمەوە پێش جارێکتر دۆناڵد ترامپ بڕیاریدا هێزەکانی لە سووریا بکشێنەوە، بەڵام ئەو کاتانە کۆمەڵە فەرمانبەری بەهێز لە ئیدارەکەی هەبوون لەوانە جۆن بۆڵتن و توانیان پەشیمانی کەرەوە ترامپ لەو بڕیارە و بڕیارەکان پێ دواخست کە ئەمە لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا ناگونجیەوە. ئەمە
یعنی امتیازێک کادرێ بە ئێرانیەکان و بە ڕووسەکان و بە سووریەکان و جارێکتر زمینەی دووبارە بژانەوەی داعشتە ڕەڵداتەوە. ئێستا جارێکی تر دیدەکەی ترەم کە دیدێکی ئابوووریانە ڕوتە بۆ مەسەلە سیاسیەکان دیدێکی ماتماتیکێ لە ڕاستیە کەدا بڕاوە لە قیەمەکان و تەنانەت هەندێکجار لە تێگەشتێکی استراتیژی بۆ بەرژەوەندەکانی ئەمریکاش خۆ بەنەزانین جۆرە دابڕان هەیە سا لە نێوان سەرۆکی ئەمریکا و تەنانەت لەگەڵ دامەزراوەکانی ئیدارە و کۆشکی سپیشە ئەوە هەیە بۆیە بینین شڵەقانە شڵەژانێ لە بڕیاری ئەمریکا هەیە لە کاتێکە سەرۆک بڕیارەدا هەر لە دوێنەوە ئەمڕۆ تویتێکەگر سەرۆکی ئەمریکا ناچار هەندێک پاشەخشەی کرد لەو تەفسیرانەی کە بۆ تویتەکەی دوێنێ کرا و بۆ ئەو تەفسیری کە تورکەکان پشتیان پێ بۆس بۆی لەشکرکێشی بکەن بۆ ڕۆژاوی کوردستان ئەم ڕەوتی ئێمە پشتی کوردەکان بەرنادەین و ئێمە بەردەوامە بین لە پشتیوانی ئابووری و پشتیوانی چەکدارکردنی کوردەکانیش و ئاسمانی دیارە پێشتریش پنتاگۆن وتی کە ئاسمانی ڕۆژهەڵاتی فرات لەژێر کۆنتترۆلی ئەمریکایە و ئێمە هەمانگیەکانمان لەگەڵ تورکیا وەستێنین دۆخەکە ئێستا تەمومژە شڵەژان لە بڕیاری ئەمریکای ڕوەدا فشار لە ئەمریکا هەیە بۆی بڕیارەکە بە جۆرە دەستکاری بکرێ یا ڕاوەیەکی بۆ بکرێ کەوا لێک نەدرێتەوە ئەمریکا هیچ مستاقێتێکی نەماوە پشتیوانی لە دۆستەکانی ناکە و بەبێ بەرامبەر بە لێکدانەوەیەکی ماتماتیکی ئابووری ڕوت فراغێک دروستکرێ فراغەکەی ئێرانەکان و ڕووسەکان و ئەوانە پڕیکە. بەڵام بۆچی دۆناڵد ترامپ لە وتاری دوێنێ شەو باسی لەوە کرد کە دوو وڵات نیگەران لە کشانەوەی ئەمریکا ڕووسەکان و چینیەکانن ئەوان زۆر نیگەرانن لەم کشانەوەیە نازانم تێگەشتێکی لەو جۆرە بڕوان ناکەم ڕووسەکان نیگەران بن ڕووسەکان خۆیان داوای کشانەوەی ئەمریکاکەن لەوێ خۆیان داوای کشانەوەی ئەمریکاکەن و چەند جار وتویانە هێزەکانی ئەمریکا خزمەت بە چەسپاندنی ئاشتی ناکە خزمەت بە چارەسەری سیاسی لە سووریا ناکە بە پێچوانەوە ڕووسەکان پێیان خۆشە لەبەرەوەی بە تەواوەتی ڕووسەکان حەزەکەن ئەگەر بە ئارەزوو ڕووسەکان بێ کە تەواوی سەرزەوینەکانی سووریا کۆنتترۆلی ڕژێمی سووریا بێ لەبەرەوەی ڕژێمی سووریا تا ڕێدەیەکی زۆر سا لە چوارچێوەی استراتیژی ڕووسەکانە و لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەتا حەز ناکەن تورکەکانیش زیاد لە پێویست بێنە ناو تورکیاوە ناو سووریاوە لەبەرەوەی کە هاوپەیمانێکی زۆر هێشتا بتمانە پێکراوی قۆڵ نییە ئەمە جگە لەوەی مەلەفی چارەسەری سووریا ئالۆسەکە نایانەوێ بەو جێندە ئالۆز بێت تورکیا ژوان هەسراوە هێزەکانی چوونە ناو شوێنێکەوە بە درەنگ لەو شوێنە دەرەچەن بە درەنگ دەرچوونیش لەو شوێنە لە ڕاستیە مانای ئالۆزبوونی چارەسەر سیاسیەکانە و لەسەر حسابی چێژەکەوێت لەسەر حسابی هاوپەیمانە سەرەکیەکانی بە شارەسە دەکەوێت کە دیارە ڕووسەکان و ئێرانی باش بەس وتت ئەمە شتێکی تازە نییە بەس پێ دوێ ئەم جارش وەکو ساڵی ڕابردوو کە کۆتایی ساڵی ڕابوو بڕیار بوو بکشێنەوە زارە شەر ناکشێنەوە بە بڕای من ئەگەر نام جارە ئەکشێنەوە بۆمانایە بەڵام کشانەوەکە هەموو ئەو مانایە نەبەخشە کە تورکیا پێدا یا کە کورد لی ترساوە یا کە تەوروبەر تەفسیریان بۆ کردووە بەڵکو بە جۆرە لە جۆرەکان ئێستا ئەیانەوێ تورکیا بسڵەمێننەوە لەوەی هێرشی سەربازی بکە تا ڕادێهان دۆخێکیان خوڵقانوە بەشێ لە پاشگەزبوونەوە لە بڕیارەکەی دوێنێ هەیە مەرجنێ هێرش ڕووی نەدا بەڵام ڕەنگە لە ڕووی جوغرافیەوە لە ڕووی زەخمەوە لە ڕووی تەفسیرکردنی هێرشەکەەوە بۆ نمونە تەموو مژاوێت توتەکانی ترمپیش تەموو مژاوی زیاد لە ڕاوەیەکیان بۆ بکرێت بۆ نمونانە ئەڵێ نابێ هێرشی زیاد لە پێویست بکرێ نابێت شەڕی ناپێویست بکرێ نابێت ئەوە بکرێت نابێت ئەوە بکرێت کامە تەفسیر و پێوەرەکانی بەجێ هەڵدراوە بە خودی ترمپ و بۆ برادەرەکانی لە ئیداری ئەمریکا ئەتوانن وەک کاتی فشار بەکاری بێنن لە هەموو حاڵەتێکە ئایا لە ژێرەوە تێگەشتێ لەگەڵ ئێرانەکانە هەیە گفتوگویەک لە نێوان ئێرانەکان و ئەمریکا بێ بەش لەم چارەسەر بێ یا پرۆژەیەک بۆ لەدانی ئێران هەیە تورکەکان ڕازیکەن لەسەر حسابی کورد بۆ ئەوەی تورکەکان لانی کەم تۆز دەستیان شن کرد لە مەسەلەی ئێرانە پێ ناچێ من دیدێکی استراتیژی ترمپیانە نابینم ئیداری ئەمریکاش لە ڕاستای لەم چوارچێوەیە گیری خواردۆ بەدەست سەرۆکێکەوە کە هەماهنگ نییە لەگەڵ دامەزراوەکانی خۆیە و ناتوانێت تێگەشتێکی استراتیژیانی بۆ لانی کەم لەگەڵ کۆی دام و دەستگاکانی خۆی هەبێ بۆ بەرژەوەندەکانی لە ناوچەکە. سوپاس دەکەم ماوەسە کامەرە جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانەوە سەبارەت بەوەی کە ئێستا لایەنە کوردیەکان لە ڕۆژاوی کوردستان دەرفەتی وشیانەیە کە لەگەڵ تورکیاشە وتوێش بکەن. بەنای خۆی گەورە میرەبان دیارە من لەو ڕۆنگەیەوە ینی دەبێت ئەو قناعەتەمان هەبێت کە گۆڕانکاری نێودەوڵەتەکان وەکو ساڵانی باورین هەتا بیدایەتی نەوەتەکان و سەردەمی شەڕی سارد نین ئێستا جۆرێک لە ئالۆزی لە فرە ڕەهەندی هەیە لە هەر گۆڕانکارێک لە ناوچەکەدا ڕوودەدا ینی ئەمە ئێستا هەفتە و پێنج نییە ڕاستەوخۆ بە بڕیارێکی اتفاقی دەزایر شۆڕشی کورد سەلافات بتاوێتەوە من پێم وایە ئەمەی کە ڕووی داوارۆک و
مامۆستا باسی کرد ئەم بابەتە ڕەهایی نییەکەوەی کە پێمان وایە بەدەڕاخوا شۆڕشی کورد لە کوردستانی ڕۆژ ئاوایە تووشی ئاش بەتاڵی و ناچاری توانەوە دەبێت تورکیا ڕاستەوخۆ دێتە ناو خاکی سووریاوە لێرەدا ئەمریکا بە تاوی دەکشێتەوە بەرژەوەندری ناوچەکەدا نامێنێ ڕووسەکان تەداخل دەکەن ئێرانەکان بەرژەوەندیان دەستە پێشم تەسەوڕ ناکەم یانی ئەم گۆڕانکەرە گەورە ڕووبدا لەبەرەوەی لە مێژە مەلەفی سووریا مەلەفێکی ئالۆزە نە ئەمریکا کە لە ڕابردوودا قسەی لە ئینسحاب کردووە بەو سورعەتە دەکشێتەوە و هەموو ئەو واقعانی کە ئەو فرە ڕەهەندی سووریا بۆ شێوە نادی دەدەگرێت لە پێشم وایە ئێرانیەکان باڵا دەست دەبن نە ڕووسەکان بۆ شێوازە لەوانەیە گۆڕانکاریەک ڕووبدا بەڵام گۆڕانکاریەکە لەو شێوەدا نییە کەسن ڕۆژە با بڵێن بەتایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە واقعی ڕاگەیاندندا حرەکەتێک دروست بۆ کە ئەمریکا پشت لە ڕۆژئاوا دەکا و تورکیا دێتە ناو سووریا و حیزامێکی ئەمری دروست دەکا ئەم حرەکەتە بەو سورعەتە نییە کە ئێمە کە لە ڕاگەیاندنەکاندا ڕەنجی داوەتەوە باش بەس و توێش سەبارەوەی کە تورکیا چەند جارێک بازەوەکە کە هێرش دەکاتە سەر باکووری بڵێن ڕۆژهەڵاتی سووریا ناوچە کوردیەکان ئێستا دەرفەتی و توێش دەکرێ هەبێت لە نێوان هێزە کوردیەکان یاخود لە ڕابردوشدا کێوە کار بۆ کە مەسەرەن ئەم و توێژە دروست نەوێت لە نێوان مەسەرەن ئیداری کوردی لەوێ لەگەڵ حکومەت لەگەڵ دەوڵەتی تورکیایە خۆی مووسعەکە بەشیشی لەوانەیە پەیوەندی بە ڕەهەندی پێدە و بابرین ئەوەی سوپای سووریا دموکرات و ئەم شێوازەیە ئەم ڕەبتەی کە لەگەڵ ئەوان و لەگەڵ پاکەکەیدا هەیە و کامیش لە شەڕدایە لەگەڵ تورکیا بۆیە لە سەرەتاوە ئەگە تێبینیمان کردوێ یانی جۆرێک لە لێک تێگەیشتن و تەفاوم هەبوو لە بیدایەتی 2011ەوە لە بینی 2012 تا 2013 لە بینی کوردانی ڕۆژئاوا لەگەڵ تورکیا بەڵام هێواش ئەم و توێژە ئەو تەفاهمە بەرەو کزی چوو کە ئێستا لە خۆناغێکی زۆر خراپیدایە من پێم وایە لێک تێنەگەیشتنەکە کۆمەڵێک ڕەهەندی هەیە بۆ ڕوانگەیەوە کە ماوەیەکی زۆرە گفتوگۆیان لێک تێگەیشتن لە بینی کوردستانی ڕۆژئاوا لەگەڵ تورکیا جۆرێک لە بنبەستی بەدەستگەیشتوویش وجودی ئەمریکا و ئەم یەکلایی نەبوونەوەی تورکیا لە بینی هاوپەیمانەتی ئەمریکا هاوپەیمانەتی ڕووسیانی حالەتێک دروست بووە ئەگەر بێت و ئەم ناوچانە بە ئەندازەیەک زۆرێک لە هاوپەیمانەتی ئەمریکیان بۆ دروست بێ زەحمەتە بتوانن هاوکات تفاهم لەگەڵ تورکیا بکرێ ئەمە حالەتێکی ترێک لەوەدایە ئەم خیتابەی کە ئێستا لە کوردستانی ڕۆژئاوادا دروست دەبێت ئەم خیتابە نزیکە لەو خیتابەی کە پارتی کرێکارانی کوردستان بەرامبەر بە تورکیا دەیکەن یعنی لەوانەیە ناکرێ باڵێکی هێزێکی سیاسی لە شوێنێک دەمەفاوەزات و لێک تێگەیشتنی هەبێت لەگەڵ تورکیا لایەکەش ئەم باڵە لە شەڕدا بێ بۆیە ئەم بەتایبەتی لەم قۆناغەدا گفتوگۆ لە بینی کوردانی ڕۆژئاوا بەواجی هەجیاجیەکانیەوە لەگەڵ تورکیا بە زەحمەت دەبین بەڵام بۆچی مەسەرەن تورکیا خۆشیەوە کار نەبوو کە ناتوتە پێش چونکە ئێستا مەسەرەنەوە هێزە کوردیەکان باز دەکەن کە تا ئێستا مەسەرەن فیشێکیان لە سنوورەکانی خۆیانەوە بە ئاراستی تورکیا نەتەخاندووە تورکیاش خۆی دەست پێش خەر نەبووە بۆ ئەوەی کە هاتنەوەی تورکیا بۆ سووریا و دروستکردنی ئەم پشتێنە ئەمنی کە ئێستا قسەی لەسەر دەکرێت من پێم وایە مۆزوعەوە ئاسانیە واتە بابرین بەربەستی ڕئیسی لەم شەڕەدا تەنها کوردستانی ڕۆژئاوانی ینی هاتنەوە یعنی دوور نییە بۆ تورکیا لە ئایندەدا تووشی زۆرێک لە ئەزمە ببێ بۆیە تورکیا ئەگە تێبینیت کردبێ هێواش تەحەڕوک دەکات لەم دۆسیەی لەبەرچی لەبەروی ئەمریکیەکان قسەیان لە کشانەوە کردو بەڵام تا ئێستا مەوجودن ڕووسەکان وەکو مامۆستا باسی کرد هێشتا لە ڕووسیەوە ئەمانەت و زەمانەت و لێک تێگەیشتنە و هاوپەیمانەتی بۆ دروست نەبووە کە بێ بە شێوەیەک لە شێوەکان بە هاوتەریک بێ لەگەڵ سیاسەتی لەگەڵ سیاسەتی رووسیا و لەگەڵ ئێرانیەکان ژەگە تێبینی کە زۆرێک لە شەڕی سارتەیە بۆیە تورکیا ئەم حرەکاتە دەکا بە هاوتەریبی لەگەڵ هێزە هاوپەیمانی تر نایکە تاوەکو بتوانێت بۆیە تورکیاش لەو ڕۆنگەیەوە تێبینیت کرد بێ هێواش حرەکەت دەکات لەو بارەیە و حرەکاتەکانی سەریع نییە ئەگەر تێبینیمان کرد بێت. سوپاس دەکەم مامۆستا تۆش پێت وایە ئێستا ینی دەرفەت هەیە بۆ توێش یاخۆت نەماوە لە نێوان بڵین ڕۆژاوی کوردستان لەگەڵ تورکیا بەبڕای من ئێستا دەرفەتی و توێژ نییە یعنی ئاسانێ لە ئێستا و توێژ بکرێ ئەو توێژە بەبڕای من هەڵەکە لایەن پارتی کرێکارەکانی کوردستانەوە ڕوویدا لە 2015ەوە کە شەڕی شەڕ دەستی پێکردەوە لە کوردستانی باکوور ئەگەر ئەو شەڕە دەستی پێ نەکردایەتەوە بڕای من هەنجەتەکان و بیانوەکانی تورکیا بۆ تەستێوەردان و فشارکردن بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان زۆر کەمە بوو پێم وایە بووە قورسایی پەکەکە لە ڕووی چەکداریەوە لەسەر ڕۆژاوی کوردستان بووایە تەجمیدی یعنی شەڕی چەکداری لە باکووری کوردستان بکاتێ ڕەنگە تێگەشتی ئەوان وابوو بێ ئەگەر شەڕ دەست پێ بکرێتەوە لە کوردستانی باکوور فشارەکانی تورکیا لەسەر ڕۆژاوی کوردستان کەم بێتەوە بەس ڕێک بە پێچەوانەوە ئەبوو یام دوو ئەجێندە لێک جیاکەنەوە
واتە مەسەلەی کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژاوە گەرچی لە کۆمەڵی ڕۆ تێکەڵن بەزەبوویە بە بڕای من ئەمان تێکەڵی نەکەن لەبەرەوەی لە بەرژەوەندی تورکیا بوو تێکەڵکردنەکە لە قازانجی کورد بوو جۆرە لە جیاکردنەوە هەبێ و جۆرە لە تەجمیدکردنی خەباتی چەکداری لە باکوور هەبێ هەتاکو چارەنووسی خەباتی ڕۆژئاوای کوردستان دیارەکرێ قورسایی چەکداری پەکەکەش بەهاتە لە ڕاستیە لەم ڕۆوە لەگەڵ ئەوەی لەگەڵ ئەنەکەسەیە ئیدارەیەکی هاوبەشیان پێک بێنایە لە 2015 داودۆغڵۆ یعنی وتی ئێمە دژی ئیدارەیەکی کوردینی نە ڕۆژاوای کوردستانە دژی ئیدارەیەکین کە پەکەکە هەموو کۆجموکەکانی کۆنتترۆل کردو و ئیدارەی پەکەکە بێ ئێمە قبولی ئیداری پەکەکە ناکەین ئەمە شەکرێتەوە واتە بۆ تێکنەگەیشتنی نێوان کوردانی ڕۆژاوا خۆی ئەگەر تەفاوم لە نێوان پەکەکە و پارتی دیموکراتی کوردستان بواە ئەگەر ڕێککەوتنامەی لە نێوان پێدە و ئەنەکەسەیە لە هەولێر دوو ڕێککەوتنامە لە ڕاستیە پیادەگرێت ئەو ڕێککەوتنامانە جێبەجێ بکرایە ئەگەر شەڕ دەستی پێ نەکردایەتەوە لە کوردستانی باکوور بە بڕای من ئاسان بوو یعنی وەکو ئێستا دۆخەکە گرژ نابوو جۆرە لە تێگەیشتن لە بەرژەوەندی هاوبەش لە زمانی هاوبەش لەگەڵ تورکەکانە بدۆزرێتەوە بەس لە ئێستا بە قورسێ بێنم لەم کاتەیەکە ئەو جۆرە گفتوگوۆی بێتەکایەوە مەگەر گۆڕانکاریکی دراماتیکی وا بێتەکایەوە تورکەکان ناچار بن ئێستا ئاسۆی ئەو گۆڕانکارە دراماتیکی دوای هەردژی کوردی یاخود جیاوازێکە لە نێوان جیاوازێکە لە نێوان پەکەکە و بڵین پێدە یاخود کورد لە ڕۆژاوای بە بڕای من تورکەکان دژی هەر پرۆژەیەکی جددی کوردین یعنی جددی کوردین بە تایبەتی ئەوەی کە ترسی دەوڵەت بوونیان لێ بێ من لە دوای ڕیفراندۆمەکە 2 هەفتە لە ئەستەمبۆڵ بووم لە کۆنفرانسێکە تورکەکان وهمی ئەویان بۆ دروست بوو کە ڕیفراندۆمی کوردستان ئەمریکای لە دواوەیە و ئەمریکا ئەوێت دەوڵەتێک تەنها لە باشووری کوردستانە دروست نەکە بەڵکو ڕۆژئاوای کوردستانیشی لەگەڵا بێ و ئەم دەوڵەتە یعنی بلکێنرێ بە بچێتە سەر دەریای سپیناوە ڕاست لێرەوە تورکیا وەک ڕێڕەوێکی هەناردەکردنی وزەی عێراق و کوردستان کۆتایی پێبێ و هەروەها وەک پەیوەندی بازرگانیش لە دنیا عەرەبیە کۆتایی پێبێ لە ڕێم دەوڵەتەوە نەبێ بربەستێک لە نێوان تورکیا و دنیا عەرەبیش دروست ببێ تورکیا جۆرە لە ئەبڵۆقەش بترێ ینی بەم جۆرە تێگەشتنەوە ئێستاش ئەو تێگەشتە تەرمایی ئەو تێگەشتن لە سەریانە ماوە کە ئەگەر بێت ئەم قوارەیە سەر بگرێ زۆر ئاساییە بەیانی استراتیژێتێکی نێودەوڵەتی ئەم قوارە و باشووری کوردستان بلکێنن بەیەکەوە و دەوڵەتێک و کیانێ سەر بکەنەوە کە لەسەر حسابی لاوازکردنی ڕۆڵی هەرێماتی تورکیا بێ ئەمە بەڵام ئەگەر پەکەکە نەبووایە بە بڕوای من یعنی یەکەم هەنجەتیانەوە نابوو ڕایگەشتیان بۆ جۆرە بۆ تعبیە ناکرا مەسەلەکە ئاسانترە بوو سەبارەت ئێمە یعنی سەرەتا زۆر دژیەمە بوون یعنی زۆر دژیەمە بوون یەکەم سەتەلایت لە کوردستانە کرایەوە کوردستان تێڤی بوو یعنی تورکەکان ڕەشەی قەسەفکردنیان لێ کرد کاتێ ئەم کیاناهێت دژایەتیان کرد کاتێ فدراڵێت هەتا چەسپا لە دەستوری عێراقی اعترافیان پێ کرد بەڵام سەرنجام بوون بە هاوبەشی ئابووری و سەرۆکی کۆمار و وەزیری دەرەوە هاتنە هەولێر و جۆرە لە پەیوەندی دروست بوو یعنی دوای ئەوەی کە دیفاکتۆکە بەری گرت و ئەو هەستیاری تێکەڵ نەبوو بەڵام ئێستا هەستاریەکانی ناو خودی تورکیا تێکەڵ بە ڕۆژاوای کوردستان بووە بۆیە تۆزێ مەسەلەکە لەوێ قورسترە ئەگەر تەواو هەستیاری پەکەکە تێکەڵ نەبووایە بە بڕای من مەجای مانۆڕی کورد و بژارەکانی بەردەم فراوانترە باشە بەس بوتت ترامپ ینی ڕوانگەیەکی ئابووری هەیە وایە پێم وایە باشە بەس بۆچی ینی خۆ کوردستانی ڕۆژاوەش دەوڵەمەندە بە نەوت بە غاز کە لە سەدا نەوەتی زیاتی نەوتی غازی سووریا لێ بۆ ینی ئەم ڕوانگە ئابووریە بۆ ئەوێ ڕازنی نەتوانێت سوود لێبین بۆ مەسەلەن باشووری کوردستانیش مەسەلەن سوودی لێ نابینی مەسەلەی سەرچاوەکانی وزە لە ڕۆژاوای کوردستانە ئێستا هەبێ بە قاچاق بفرۆشت یعنی ئێمە تا لە بیرمان نەچێ ئەو دیفاکتۆ واقع و ئیدارە خۆجەیە کە لە ڕۆژاوی کوردستان و باکوور و سووریا هەیە مەسەلەکە لە ڕۆژاوی کوردستانش دەرچووە لە 1970 خاکی سووریا لەژێر دەستی هێزەکانی سووریا دیموکراتە ئێستا باس ئەوان زۆر باسی ڕۆژاوی کوردستانش ناکەن باس لە فدراڵەتی باکووری کوردستانەکەن ئەم قوارەیە تا کوێستا قوارەیەکی دیفاکتۆیە قوارەی هەرێمی کوردستانی پێش 2003 بەڵام بە هەندێک جیاوازیشەوە چکم هەرێمی کوردستان بڕیارێکی نێودەوڵەتی هەبوو کە ئەم هەرێمەی ئەپاراست یعنی ئەم هەرێمە ئەپاراست لەوێ ئەو بڕیارەش نییە ئەمێنێتەوە لە ڕاستیە هاوسەنگی هێزەکان و لێکتێگەشتنی هێزە گەورەکانی دنیا و هەرێمایەتەکان کە چۆن چارەنووسی دیارەکەن تاکو ئێستا ئەم قوارەیە قوارەیەکی دەستوری نییە سیستم لە سووریا نەگۆڕاوە چارەسەری سیاسی بەرهەم نەهاتووە و ئەمە لە ڕووی دەستوریەوە لە ڕاستی اعترافی پێ نەکراوە بۆیە دۆخەکە بۆ ئەوان کێشەدارترە و بربەستی گەورەتریان لە بەردەمایە وەکو وتمان نە پارێز بەندێکی نێودەوڵەتی هەیە و لە ڕاستیان نە قوارەیەکی دەستوری شێوەک لە 2000 بۆ خۆ بۆ سووریا ڕازمەوە بۆ کوردستانی باشوور
مەسەرەن سوود لە نەوتەکەی وەرناگرن یعنی ئەوان وەکو ئەمریکەکان ئەمریکەکان خۆ بەرامبەر کوردستانی باشوور بە بڕای من زۆر شتیان کردووە لە دوای خوا ئەمریکەکان نەبووە شارەکانی کوردستانی ئەمە ئێستا کەلاوا بوون وەکو ڕقە و مووسڵ و جۆرەشتان داعش هەموویانی کۆنتترۆڵە کرد ئەگەر بێت ئەمریکەکان بڕیارن نەدا هێزی ئاسمانی دژ بە داعش بەکاربێنن بەڕاستی ئەمە نەمانەتوانی بەرگری لە شارەکانمان بکەین ڕوون و ئاشکرا بوو یعنی دوای کاولی شارەکانمان بەرەکەن لە دوای ئەوەی کە حەشتی شعبی لە دوای مەسەلەی ڕیفراندۆم و هاتن بەڕاستی ئەگەر هێڵی سووری ئەمریکەکان نەبووایە قواری هەرێمی کوردستانیان گوێ ناداچوونە ناو هەولێرەوە یعنی چوونە ناو هەولێرەوە ڕاوێژکاری کۆماری ئیسلامیێران علی ویلایەتی وتی پێمان وایە چوونە ناو هەولێر زۆر ئاسانترە لە چوونە ناو کەرکووک بەڵام ئەمریکەکان وتیان ئێمە کوردستانێکی بەهێزمانەوێ و لەگەڵ عێراقێکی بەهێزە سنوورێکیان دانا لەو لانی کەم لەو سنوورانێک بۆ کەرکووکیش بێدەنگیان کردووە دەستوراوە هەر لە سەرتاوە لەگەڵ نەبوون کورد نەیتوانی بەرگری بکات لە کەرکووک تاکو ئەوان لەگەڵی بنیا لەگەڵی دەبن کورد بۆی نیە لە بەرامبەر ئەمریکا لە مەسەلەی کەرکووکە قسە بکە چکم خۆی نەبوو سپاس دەکەم مامۆستا کامەران بەرلەوەی کە بینێ سەرەوەیە کورد دۆستووە و پەیمانی هەیە ئەگەر کورتە باسێکی مێژوویان بۆکایە کورد وەکو کارتی فشار بەکار هاتووە یاخود لە مێژوودا کورد لە کاتی سێردا جێهێڵدراوە دەستکان خۆشەوە بەڵام ئەمە لە نەچلاوانە دەمیشە لە سەرنجەم هەبێت لەسەر ئەم تەوەرانی کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژ ئەو مقارنەوە فەرموسەرنجەکان بە دوای من هەر جارە دێمە سەر ئەو سەردە تاریخی کە جەناب باسی لێوە دەکەی بەتەکەیت عاملی خارجی هۆکاری دەرەچی هەر لە سەرتاوە هۆکارێکی گرنگ بووە لە واقعی کوردستان و من قەناعەتم وایە لە هەر شوێک ئەگەر سیڤەرێک هەبوو بێواتەوەکو دەرفەتێکە بە کوردرا بێت 2000 لۆزانێکی بەدوودا هاتووە هەر سیڤەر و لۆزان خۆشیان ئەگە سیڤەر هۆکارێک بێ بۆ دڵخۆشکردنی کورد بە قەوارەیەک و ئەمە هاندانێک بێ بۆ جوڵانەوەیەک لە کوردستانی باکوور لە ویلایەتی مووسڵی ئەو کاتە بەڵام دواتر لۆزان ئەمەی لە گۆڕ نایەوە و قەزەی ویلایەتی مووسڵ لە نەتەوەی گرتوەکان ئەمەی لە گۆڕ نایەوە ئێمە بە بەردەوامی لەژێر ئەم حرەکەتەداین 1991 بڕیاری نەتەوەی گردوەکان سەبارەت بە دروستکردنی حیزامێکی ئەمنی دەتوانم بڵم بە شێوەیەک لە شێوەکان بۆ ئێمە سیڤەرێک وەکو دەرفەتێک بەڵام هەمیشە لۆزانەکە لە چاوەڕوانی داین لی دەترسێن لە 1970 و لە هەفتاوێک لە سراعی بین رووسیا و ئێران و تورکیا لەسەر قەزیەی عێراق دەبین دەرفەتێکی باش بۆ کورد دروست بوو پشتیوانێکی گەورەی نێودەوڵەتی بۆ دروست بەڵام لە ڕێکەوتنامەی دەزایر ئەمە پێچەوانە بووە کە زۆرترە و شێ بەکار دێنرێ مۆزوعی کارتی فشار من پێم وایە لە کارتی فشار دقیقتر ئەو راپۆرتەی پایکە کە کاتی خۆی کسنجەر بەرامبەر بە کۆنگرس لەسەر قەزیەی کوردستانی عێراق باسی لێوە کردبەوەی کە کوردمان وەکو کارتی یاری بەکارهێناوە کارتی یاری بەرامبەر بەڵێ دەرپەڕاندنی سۆڤێت لە عێراق کە ئیمتیاز یان با بڵین تەمیمی نەوتی عێراق کرد بە پشتیوانیکردنی کۆمپانیا ڕووسەکان و لە هەمان کاتیشدا ئێران شەتول عەرەبی وەرگرت بۆی کە داخوازەکانی ئێران بێنێتە دی داخوازەکانی ئەمریکا بێنێتە دی بۆ دەرپەڕاندنی لە عێراق و کەندا و شۆڕشی کورد وەکو کارتێکی فشار بەکار هاتبوو ینی بەو شێوازەکە کە ئەم وشەیە دقیقترە لە سەرچاوە تاریخەکان بەکار هاتووە لە 1920 لە مؤتەمەری قاهیرە گفتوگۆیەک لە بینی سێربێرسی کۆکسی و هەڵسەن ڕوودەدا سەبارەت بۆ قوارێک کە بۆ شێخ مەحموود دروست کرابوو بەڵام دواتر تێک درایەوە لە کۆتایی 1970 و لە سەرەتای 1990 گۆڵسن بە بێرسی کۆکس دەریان ئەم بەو دەڵێ باسی ئەوە دەکە دەڵێ ئەو دەرفەتی کە بە کوردماندا ئەمە دەرفەتێکی سیاسی بوو یان ئەمنی بوو دەرفەتێکی ئەمنی بوو بۆ چکۆ ناچانمان پێ کۆنتترۆڵ نەدەکرا دەرفەتمان بە شێخ مەحمووددا تاوەکو هێزەکانمان لە عێراق جێی خۆی گرت و بەرچاوڕوونتر بووین کە ئایندەی عێراق بەرەو چوە دەبین دواتر ئەمیش سەرڕۆیی کردو بۆ ئاقارەماندا برکەواتە لە هەموو جوڵەیەکی ئەگەر بێت و ئەمریکا لە ناوچەکەدا لە هەر جوڵەیە کە زلێزەکان ناوچەکەدا دەبی بیر لەوە بکەینەوە ئایا ئەمە بەرژەوەندێکی ئەمنی وای کردووە یان بەرژەوەندێکی سیاسی وای کردو بۆ حسابەی کە ئەمە لەگەڵ قوارێکی سەر بەخۆی لە ڕووی سیاسیەکەویان ئێستا بەرژەوەندێکی تریش زەقتر بۆتەوە کە بەرژەوەندی ئابووریە من ینی با بڵین کاتێککە ینی واقعی ڕیفراندۆم و پێش ڕیفراندۆم بارودۆخێکی بۆ تورکیا شێنایەکایەوە بۆی کە بەرژەوەندەکانی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان بەرژەوەندێکی ئابووریە بۆی بەرژەوەندێکی سیاسی نییە ئێستاش ئایا ئەم بارودۆخە بۆ کوردستانیەکە بێ مۆسەر مۆزوعەکە بۆ کوردستانی سووریاژنە ڕەخسە و پرسیاری کە مامۆستا ئەو بەکرد کرد ینی کە ئەویش دووبارە دەوڵەمەند دەبەنەوت لەبەرەوەی بەشی زۆری کانەنەوتەکانی سووریا لە ناوچەکانی جەزیرەدایە لە ناوچەکانی قامیشلو و پارێزگای حەسەکەدایە بۆ ئەمە دەرفەتێک نەبوو بۆی کە سووریا مامەڵەی لەگەڵ کەوەکو مامەڵەی لەگەڵ کوردستانی عێراق کرد وەکو مامەڵەی لەگەڵ هەرێمی کوردستان کرد بەرژەوەندی ئابووریەکانی بوو بەهۆی ئەوەی کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا تا ئەندازەیەک بەرەو پێش بچێ ئەجینا خواگەر تێبینیمان کرد بێ پێش 2003 پەیوەندی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیەکی دەستێوەردانێکی زۆر سلبی بوو یان بەشداری بوو لە شەڕی ناوخۆی نێوان هێزە سیاسیەکان
ئێستا ئەوەی کە لە سووریا ئێستا گوزەراوە تورکیا وەکو نەوەتەکانە لەوانە بەشێکی پەیوەندی بەوە بێکە ئەم قوارەی کە لە سووریایە قوارەیەکی ڕسمی نیە و دووبارە مۆزوعی داعێژێنی کۆمەڵ حالەتێکی زۆر نائارامی لە کوردستانیدا تورکیا ڕەخساوە و مۆزوعی پەکەکە و پێدە و تەکەڵکردنی ئەم دۆسیەیە ئەجینا ئەگەر بێت و بەرچاوڕوونیەک هەبووایە پێم وابوو تورکیا مامەڵەی لەگەڵ کوردستانی ڕۆژئاوا بکردبایە وەکو پێگەیەکی گەورەی ئابووری بەکاری بێنابێ پێم وابوو بارودۆخەکە هێمنتر دەبەوە بەڵام لە کوردستانی پێ ئاسایشی بەلاوەگرین مەسلەی ئاسایشی بەلاوەگرینتر لە ئابوووریەکە چکەوە بۆ کات ئەمە بۆ ئەمریکا ڕاستە و بۆ تورکیا ڕاستە لە ناوچەکە و بەنداسەیەک بۆ ئێرانیش ڕاستەوە تا ئێستاوای لێ هاتووە ینی بەرژەوەندی ئاسایشەکانی خۆیان لە بەرژەوەندە سیاسەکانیان گەورەترەوەتە لەو کاتێک کە بزانێ ئەم قوارەیە ئەم هێزە دەبێتە پاراستنی یا شوورەیەک بۆ ئەمنیەتی ئەو مامەڵەی لەگەڵ دەکات تاوەکو ئەم دەستکەوتە ئاسایشێت تێدەپەڕێ یان دەستکەوتێکی ئابووری هەیە مامەڵەی لەگەڵ دەکات تاوەکو ئەم دەستکەوتە ئابووریە پەرەناستێنێ بۆ قوارەیەکی سیاسی ئەو کاتێوەکو مامەڵی سیاسی مامەڵەی لەگەڵ ناکە واتە تورکیا و ئەمریکا لە ناوچەکەدا بە تایبەتی لە کوردستانی ڕۆژاوە ئەگەر تێبینیمان کردبێ لەسەر ئەمە حرەکەت دەکەن واتە هەردووچیان هەم بەرژەوەندی ئەمنیەکانیان و بەڵام کوردستانی تورکیا نەگەوێتە ئەو قۆناغی کە تێیدا معادلە ئابووریەکانی کوردستانی ڕۆژئاوا بڕواتە ناو دەستکەوتە ئابووریەکانی تورکیا و دەستکەوتە ئابووریەکانی کسینجەر لە 1975 دەڵەوەکو یاریەک بەکارمانهێنەوە ئەمە ئێستا بۆ دۆخی کورد ڕاستە ینی چ لە عێراق چ لە سووریا بڵێ باورتر بڕۆین ئەمە لە ئەنجامی راپۆرتێک بوو کە ڕەخنە لە کسنجەر و هەروەها لە ئیدارەی ئەو کاتی ئەمریکا جیرانی بۆچی شۆڕشی کورد و ئەم 9 ملیۆن ئاوارە لە کوردستان دروست بوو و قەیرانێکی گەورەی مرۆی لە 1975 دروست بوو بۆەوەی کە لە ڕێکەوتنامەی دەزایر ئەمریکا پشتی لە کورد کرد و ڕێگایدا عێراق و ئێران پێک بێن لەسەر حسابی کورد ئەمە ئیتفاقیەکی مەشهورە لە ئەنجامی ئەم نەقدەیە راپۆرتێکی بە راپۆرتی پایەک ناسراوە لەوێ کسنجەر وڵامەداتەوە لەسەر ئەو ئەساسەی کە ئێمە هاو بەرژەوەندی بوون لەگەڵ ئێران کە تەماحیان لە شەتۆ العەرەبدا بوو و ئێمە لە کۆبوونەوەی بینی ئەو کاتەی سەرۆکی ئەمریکا لەگەڵ کسنجەرە لە کرملین لە رووسیا نەگەشتن نەتیجەیەک بۆ کەمکردنەوەی با بڵێن چەکی ئەتۆمی هاتن لە ئێرانەیە کۆبوونەوەیان کرد بۆ ئەوەی کە هەردووچیان ئەم کارتە لە دژی رووسیا بەکاربێن هەم بەرژەوەندیەکانی ئابووریە هەم بەرژەوەندیەکانی ئێران هاتە دی لە کەنداوی عەرەب هەم بەرژەوەندیەکانی ئەمریکا هاتە دی لێرەدا ئەم وشەیە بەکاردێنرەوەکو کارتیاری دەبێ هەموو کاتێکەمە لەژێر با بڵێن تارمای ئەو مەترسیە دابین هەم لە کوردستانی باشوور و هەم لە کوردستانی ڕۆژاوە هەم لە باکوور بۆی کە جارێککە نەبینەوە بە کارتیاری بەرامبەر بە بەرژەوەندیانی کایە بۆیە بوونی بە کارتیاری تو ئەگەدار بە بوونی کارتیاریش ئەمە حالەتێکی دەتوانم بڵێم نۆرماڵە لە واقعی نێودەوڵەتی واتە هەموو ئەم دەوڵەتانە بەرژەوەندیەکانی خۆیان دەبێ و لە چوارچێوەی ئەو بەرژەوەندیانە مڕاعاتی حالەتی مرۆیی و بەرژەوەندیەکانی بەرامبەریان ناکەم مامۆستا بەکر سەبارەت بە مەسەلەی دۆست کورد ئێستا دۆست و هاوپەیمانی نێودەوڵەتی هەیە وڵاومان جێڕێتەوە بۆ شتێک ئایا کورد لە دۆخێکە باز لە دۆستاتی و هاوپەیمانی نێودەوڵەتی بکە لەبەرەوەی کورد قواری نێودەوڵەتی نییە کە کورد قواری نێودەوڵەتی نەبوو ناتوانانی بەماناکەی بڵێن دۆست و هاوپەیمانی نێودەوڵەتی هەیە لەبەرەوەی بە سروشتی حاڵ هاوپەیمانەتەکان لە نێوان قواری نێودەوڵەتیەکانە یعنی دروستە بێت کە کورتنیەتی ڕاستە کورد لەم ماوەیە ئەو گۆڕاکارانی لە 15 ساڵی ڕابردووە ڕوویدا شتێک هاتەکایەوە پێڵن کارکتەرە نادەوڵەتیەکان ئەوانەی دەوڵەت نین بەڵام ڕۆڵی سەربازی سیاسی ئابوووریان هەیە کارکتەرن ئەتوانن کاریگەر بن بەسەر واقعی سیاسی ناوچەیەکی جوگرافی و سیاسی دیاری کراوە لێرەوە کورد جۆرە لە ڕۆڵی بۆ پێیا بوو و ئەو ڕۆڵی لە چوارچەوەی داعشا زیاتر بە نێودەوڵەتی بوو لەبەرەوەی لە چوارچەوەی جەنگێکی گەورەیە کە هاوپەیمانێتێکی گەورەی نێودەوڵەتی هەبوو کورد بەشدار بوو لەو هاوپەیمانەتی نێودەوڵەتی لە لانی کەم لە دوو پارچەی کوردستانە بەشدارێکی کاریگەری لە شەڕی دژی ترۆر کرد کە هاوپەیمانێتی نێودەوڵەتی لەو چوارچەوەیە کەوتە کورد بەمانایەک دۆستی هەیە بەس نەک بەمانای دەوڵەت لەبەرەوەی پارێزبەندی نییە کورد و دەوڵەتان ئازاد نین تا سەر لەگەڵ دۆستاتی کورد بڕۆن لەبەرەوەی قانونی نێودەوڵەتی ڕێگان پێنادا ئەگەر بەرژەوەندەکانی خۆشیان زۆر بخوازن لەبەرەوەی قوارەی تر هەیە عێراق هەیە تورکیا هەیە سووریا هەیە ئێران هەیە و قانون شتێک هەیە پێڵن قانونی نێودەوڵەتی گشتی ئەم قانون نێودەوڵەتی گشتیە لە سنوورێکە ڕێگا بەم دەوڵەتانادا مامەڵە لەگەڵەمە بکەن خۆگەر بیانەوێ سنوورانە تێپەڕێنن ئەبێ لەسەر حسابی دەوڵەتانی ترابێ لەسەر حسابی پەیوەندی و مامەڵیان لەگەڵ و دەوڵەتانەیە بێ کەواتە کورد دەتوانن بڵین دۆستی هەیە
بەس نه وەک قوار و وەک دەوڵەت دۆستی هەیە وەک میلەتێ وەک کارکتەرێکی نادەوڵەتی بە تایبەتی لە باشوور و ڕۆژاوای کوردستان دوای ناوبڕەکە لەسەر هاوپەیمانیش قسە دەکەین بەڵێ بینەرانی بڕێز ناوبڕێک و دەکەین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جملەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕێز مامۆستا بەکرد پێش ناوبڕەکە بەڕێزت بەس لەوە کرد کە ئێمە وەکو گروپێکی ناودەوڵەتی مامەڵەمان لەگەڵدا کرێ بەس وەکو ئەو پەیمانیش پەیمانیشمان یانی ئەخر خۆ ئێستا بێ یانی ئەو شتانە من قانونم خوێنووە تۆزە لە سیاسەتی ژەزانی هاوپەیمان بۆ نمونە ئێمە توانین ئایا شتێ لەگەڵ دەوڵەتانە مۆرکەین بۆ نمونە ئایا هەرێمی کوردستان و قوارەیە بتوانێت بەناوی قوارەیەکەوە هاوپەیمانێتێکی سەربازی بۆ نمونە لەگەڵ ئەمریکا وەرک ناتوانێت ئللا لە چوارچەوەی شەرعەتێکی عێراقیانە مەسەل سووریەکان نتوانین بیکەین ناتوانین ئللا لە چوارچەوەی شەرعەتێکی شەڕی داعشانە بە کۆتایی ئەو شەرعیەتە هاوپەیمانێتەکە کۆتایی پێدێ ئەگەر بێت و بەرژەوەندێک نەبێت سیاقێکی تری بۆ دروستکە بۆیە ئێمە بێت لە سنوورێکە باسی دۆستایەتی و هاوپەیمانەتی بکەین هەچەنە هەرێمی کوردستان بە بڕای من وەکو نیمچە دەوڵەت مامەڵەی کردووە ولا شەڕی دژی داعیشە ڕۆژاوای کوردستانیش بوو بە یعنی چوارچەوەیەکی زۆر دیاری بەڵام ئێستا پێ دوایە بەیەقتان زیاتر نییە بە ڕۆژاوای کوردستان لەلایەن ئەمریکیەکان و لە بری باشووری کوردستان نا بە بڕای من باشووری کوردستان مسۆگەرترە قوارەیەکی دەستورترە بێکێشەترە بۆ مامەڵەی ئەمریکەکان ئەنجا کۆمپانیان هەیە لێرە و بەرهێنانەکەن لە بواری وزەیە لە بواری ترە ینی هەرێمی کوردستان گرنگترە بۆ ئەمریکەکان لە ئەوەیە بێکێشەتریشە بێستە لەژێتریشە لە ڕاستیە بەڵام لە ڕۆژاوای کوردستانیشە بە هاوکاری ئەمریکەکان نیشتیمانێ دروست بوو بە بڕای من کوردستانی ڕۆژاوا نەبوو کوردستانی ڕۆژاوام شەڕانە دروستی کرد کورد هەبوو بەس کوردستان نەبوو کۆمەڵی کانتۆنی کۆمەڵی ناوچەی لە یەکدا بڕاو سەرزەویەکی تەعریب کراو هەتا هێزەکان خۆیان گەیشتبوون هەندێک لە هێزەکان ئەیانوت کە کوردی سووریا میوانە و شتێک بە ناوی کوردستانی ڕۆژئاوانیە بەس ئێستا شتێک ساز بوو پرۆسەیەکی نیشتیمان سازی لەم شەڕانەیە دروست بوو کە پێڵێن ڕۆژاوای کوردستان ئێستا یەکێ لە استراتیژەکانی تورکیا ئەوەیە نەهێڵێ ئەم نیشتمان سیازیە سەر بگرێت
نەهێڵێ ئەم پرۆسەیە سەر بکرێت بۆیە کورد دەستکەوتی زۆر بوو بەڵام تا چەند ئەتوانێت پارێزگاری لەم دەستکەوتانە بکە بە تایبەتی کە ئێستا کەوتۆتە نێوان بەرداشت نێوان ڕووسەکان و ئەمریکەکان و ئێرانەکان و تورکەکان و خۆشی توانەکانی سنووردار و بژاردەکانی بەردەمی سنووردارە ئەگەر هەمووشی نەتوانێت دۆخەکە ناگەڕێتەوە بۆ پێش بۆ کاتی جارە بەس بەڕێزوتت کوردستانی ئێمە گرنگترە لە ڕۆژاوی کوردستان بەڵام ئێستا بوون نندێک شیکەرەوە دەڵێن ئەو کاردانەوەی کە لەسەر برێرەکەی ترامپێ لە ناوخۆی ئەمریکا چ لەسەر ئاستی کۆنگرێس و بڵین میدیای ئەمریکی ئەو کاردانەوە نەبوو کاتی خۆی کە کورد ناوچە دابڕێنراوەکانی لەدەستدا 16 ئۆکتۆبەرە یەکەم لەبەرەوە ئێمە لە دەستوری عێراق هەرێممان هەیە دووەمیان لەبەرەوەی کە عێراق لە چوارچێوەی استراتیژی ئەمریکایە یعنی هێزی هەیە لە عێراقا و شەریکە و بە ناوچەی نفوزی خۆی زانێ و کوردی کوردستانی خۆمان لە ڕاستیات پێچەوانی یعنی ئەمریکەکان داوایان کرد پێچەوانی داوای ئەمریکەکانی جوڵانەوە لە هەموو حاڵەتێکا بەڵام کورد لەوێ یەکەم ڕووسەکان ئامادەن ئێرانیەکان ئامادەن تورکەکانی ژێستا دژایەتێکی زۆرەکردن لەلایەن ڕایگشتی ئەمریکا و ناوەندە سیاسی و فکریەکانی ئەمریکاوە ڕاستە لۆبی خۆیان هەیە ئەوان زیۆرتر دەرکەوتن لە شەڕی دژی داعش لە بیرمان نەچێ ئێستا دەیان هەزار چەکداری داعش و خێزانەکانی نەچال لە ژێر دەستی سووریا دیموکرات و لە ناوچەی ئەوانە یعنی جۆرێک لە حساسەتی نێودەوڵەتی ئێستا بۆ مەسەلەکەیان پێیا بووە جۆرە قوربانیدانی ئەوانش زۆرترە 11,000 شەهیدیان هەیە 22,000 برینداریان هەیە لە شەڕی دژی داعش سوپاس دەکەم مامۆستا کامەران سەبارەت بەوەی کە زۆر جار ترامپ لە لێدوانەکانیدا باس دەکە کە کوردەکان شەڕکەرێکی ئازان یعنی ئەم پێناسەی بۆ کورد ینی چۆنە ینی لەو بڕگەیەوە دەست پێ بکەین کە کوردستانی سووریا شەڕ دروستی کرد شەڕ هێنایەوە وجود ئەجینا ئەگە بەراوردی بکەین لە با بڵێن لە نیوەی یەکەمی سەدەی ڕابردوودا بووەوە ئەم حرەکەتە سەقافی و ئەم حرەکەتە کیانی و گەورەیە لە کوردستانی سووریادا وجودی نەمابوو کۆمەڵێک ناوچەیەکدا بڕاوەگەر تۆ تێبینیت کردوێ مەسەرەن کوردستان لە کوردستانی ڕۆژئاوا بەشی کۆبانی کە دەکەوێتە پارێزگای با بڵێن ڕقا بەشیش دەکەوێتە سەر با بڵێن بە حەلەبە بەشە زۆرەکەی سەر بە حەسەکەیە واتە دەبەش بوون بەسەر باکووری 3 پارێزگا واتە لە ڕووی ئیداریشەوە سەر بە 3 پارێزگایە ئەو بەشەی کرد کوردستانی سووریایە ئەم بەشەی ئەفرینە لەو بەری ڕووباری فڕاتەوەی دابڕاوە لە جززیرە و بەشەی کۆبانیا بە خەتێکی زۆر بچووک نەبێت کە لە گردەسپیەوە بۆی دەچی ئەجینە دابڕاوە لە کۆبانی واتە ناوچەکان بە ئەندازەیەکی زۆر لێک دابڕاون ئەمە شەڕ دروستی کرد بەڵام دەبێت ئەگەداری ئەوەش بێت من لە 2015 لە کۆنگرێکی پێدایە لە یعنی چوومە کوردستانی ڕۆژئاوا و بەشێک لە شارەکانی کوردستانی ڕۆژئاوان بینیێنی هەستیش بۆ بکەین کە کوردستانی ڕۆژئاوا لە 2012 لە قۆناغێکی شەڕدایەوە تە موسسەیەک کە تێیدا قسە لە ئاوەدانی بکە موسسەیە قسە لە پەروەردە بکە موسسەیە قسە لە سەحەب بکە موسسەیە قسە لە کۆی سیستەمێکی دەوڵەتداری و ئاوەدانی بکە و لە کوردستانی باشووردا دەستمان ناکەوێت بۆیە دەبێت بیرش لەوە بکەینەوە ینی درێژی کێشانی شەڕ لە کوردستانی ڕۆژئاوا و ئەم پێکاتە سەربازی عسکەری کە واقع دروستی کردووە یعنی 2000 کوردستانێکی ڕۆژئاوای وێران کوردستانێکی ڕۆژئاوا یعنی کە تۆ تێبینیت کردوێ ینی ئەگەر تێبینیت کردوێنی پاشەکشەیەکی گەورە هەیە لە بنیادی پێکهاتەی سەقافی و لە پێکهاتەی بنیادی کەلتوری و حەزاری لە کوردستانی ڕۆژئاوا ئەم پاشەکشەیە ڕاستە ئەمەی کە ترام دەرێ با بڵێن کە کورد جەنگاوەری باشن بەڵام لە هەمان کاتیشدا گەڕانەوەیەکی گەورەیە واتە بە شێوەیەک لە شێوەکان مەتحە بۆ کورد بەڵام لە هەمان کاتیشدا کورد لە مامەڵەکردن لەم خەسڵەتە کە جەنگاوەری باشە زەرەری کردووە وەکو ئێمە لە شەڕی داعش خۆ دەستکەوتەکانمان لە شەڕی داعش وا گەورە نەبوو بەقەدر قوربانیەکانمان و لە کوردستانی سووریاش لە کوردستانی بابرێن ڕۆژئاواش بەقەدر قوربانیەکانی کە کورد داویەتی بەقەدر وێرانبوونی شارەکانی لە شەڕی دژی داعش لە هێرشەکانی تورکیا لەم واقعەیەکە لە 2012 هێناویەتی لەگەڵ جێشی سووریای حڕ بەڕاستی ینی کوردستانی سووریا هەتاکو ئێستاش هەر پارچەیەکە لە شەڕ پارچەیەکە لە جەنگ پارچەیەکە لە چەک ئەو هێزەی کە سووریا بەڕێوە دەبا دەبینین ئەم کانتۆنانە کانتۆنی سەربازی پێشەوەی کانتۆنی بەڕێوەبرنیوە دەنیوە باش لە نێوان پێکاتەکان بۆ منە کورد و عەرەب و سریانی و من دووبارە تورکمانیش دروست ینی پێدا ئەگەر بێت وەکو ڕەخنەگرتنێک سەیری بکەین ینی پێدە هێندەی کراوەیە بە بەشێک لە سەرم پێکاتانی کە لە ناوچەکانی دەزیرە و حەسەکە و ئەمانەدا دەژێن لە ئاشووری و عەرب و ئەوانە هێندە کراوە نیە بەرامبەر بە هێزەکانی تر ینی لە مؤتەمەری پەیەدەی مؤتەمەری پێشوویدا
کەمترین ینی هێزی زۆر بچووک لە کوردستانی باشوورەوە کە بەشداری کردبوو مەزای دەرفەتدانی هەبوو لە وتارکردنەوە لە مشارەکەکردن بەڵام بەشداری بچووکترین هێزی سووریایی نەداوەکە قسەیەکی هەبێ لە لەفتاحی کۆنگرەکەیە ئەوەی کە تێبینیم کردووە ینی هەمویان لە حالەتێکی خراپدا دەژێن لە سایی لە حکومڕانی پێدەدا حکومڕانی پێدا هەم حکومڕانێتێکی زۆرێک لە قۆڕەخکاریە هەم حکومڕانێتێکە لە چوارچەوەی دامەزراوەیەکی سەربازیدا هەردووچیان زۆرێک لە ماندووکەرەوە واتە سیستەمێک کە تێیدا زۆرێک لە دموکراتێت و قبولکردنی تەتەنەوعی تێدا نەبێ سیستەمێک لە ڕووی ئیدارەدانەوە سەربازی و شەڕ و چەک بەسەریدا زاڵ بێ و زۆربەی هاوڵاتیەکانی ئەم سنوورە چەکدار بن و لە چوارچێ و ئەستەتە چەکداریەکانی پەیەدە و دامەزراوەکانیدا خڕبوو بنەوە بە تەکید ئەمە ماندووکەرە ئەمە حرەکەتێکی ماندووکەرە بۆ دانیشتوانی کوردستانی سووریا بۆ ماوەیەکی دوور و درێژوە خۆی بمێنێت باشە بەس ئەوەی کە ئەوەی ترامپ شەرکەری یازێنی پێ دوێتەنە وڵاتانی زلێس لە ڕووی سەربازیەوە پەیوەندێکی سەربازیان لەگەڵ هەیە نەگوازراوەتەوە بۆ پەیوەندێکی سیاسی ئەمن هەر بابینە سەر ئەو بابەتی مۆسوی پەیوەندێکی سیاسیان هەوپەیمانێتیەک لەگەڵ کورد ئەمریکاوە لەنە هێزێکی ترەوە تۆ گەر تێبینی کردەوە مەسەڵەن لە پێش شەڕی ساردیشەوە تاکو ئێستا لە دیدی ئەمریکیەکان لە دیدی ڕووسەکان لە دیدی ئەم وڵاتانەی فەڕەنسیەکان ئەڵمانەکان سووریا قەوارەیەکی دانپێدانراوی ڕەسمیە 2000 هەر گرژێک ڕوو بدا بەرامبەر بە حکوومەتی ئەو وڵاتە 2000 سنوورێک هەیە دەبێوی پارێزن ئەویش کە حدودێکی دانپێدانراوی نێودەوڵەتێکە کە وەحدەی خاکی سووریایە ئێمە لە هەفتەیەکان قەناعەتمان وابوو لەوانەیە عێراق بەوەی شۆڕشی کوردەوە ئەمریکا زۆر لە خەم یەک پارچەیی دانیە لە پێش ڕیفرەندۆمە قەناعەتمان وابوو ئەمریکەکان زۆر لە خەم یەک پارچەی خاکی عێراق دانین بەڵام وا دەرنەچوو واتە هەتاکو ئێستاش خەواری دانپێدانراو لەەن هێزە نێودەوڵەتیەکانەوە زۆرێک لە پاراستنی ئەم قەوارە یعنی شتێک نییە با بڵێن بیرکردنەوە لە دوای لێک هەڵوەشانەوەی تاوەکو ئەم سەعاتەش داوەکو ئێمە لەو ڕوانگەی ئومێدی لەسەر هەڵسیرین بۆیە لێرەوە تەنها دەبێ کورد زۆرێک لە هاوتەریبی بەرژەوەندیەکانی ڕەچاوکەرەگەر ئەم وڵاتانە مەسەن لێرەوە هاوتەریبی لە بەرامبەر بە شەڕی داعش پێویستی بە کوردە لێرە لەگەڵ هاوتەریبی بۆ پاراستنی بەرژەوەندی ئەمنیەکانی پێویستی بە کوردە لە مەوقعێکدا بۆ بەرهەمهێنان و باری ئابووری و ساختکردنەوە پێویستی بە کوردە ئەمانە لە قۆناغێک لە قۆناغەکاندا هاوتەریبی بوون لە بەرژەوەندیەکانە ئێمە سوودمان لەو هاوتەریبی وەرگرتووە لە هەندێک قۆناغدا بەڵام ناکرێ ئەمە ئومێدێکی گەورەی استراتیجی لەسەر بنیاد بنین و لە ڕابردوشدا ئەگەر تێبینیت کردبێ بە درێژایی نیوەی دومی سەدەی ڕابردوشدا ئەم شەڕکەری چاکە زۆر جار هاوتەریبی بەرژەوەندی بۆ دروستکردوین لەگەڵ ئەمریکیەکان بەڵام ئەو هاوتەریبی بەرژەوەندیە 2000 زەرەرە گەورەکە ئێمە دامانە ڕبحە گەورەکە ئەو بووە ئەنی نەبووە تا دەستکەوتێکی سیاسی گەورە لە کۆتاییدا سپاسەکە ماوەستە تۆش لەسەر شەرکەر ئەوەی کە زۆر جار ترامپ دەڵێ شەرکەرێکی ئازاین ماوەسی شەرکەر ینی زۆر تەفسیری ئەوەش دەکرێت کە من هەندێک پێماسایی وەکو بەکرێگیراویش سەیری کورد بکرێت بۆ لە بەرامبەر پارە و لە بەرامبەر چەکە ینی شەڕ بکرێت خۆی جارێ ئازایەتی قیەمێکە لە ئەمریکاش زۆر ڕێزی لێگیرێ شەڕکەر زۆر ڕێزی لێگیرێ دیارە ئەتوانی تۆ تەفسیری بە بکەی کە تۆشی بۆ کرێت بەس کورد بەچی وەسفکە مەسەڵ بڵێ خاوەنی ئەمریکەکە ترەمپ هەموو جارێ باسی ئێرانەکە ئەڵێ میلەتی ئێران خاوەنی شارستانێتێکی گەورە ئایا ئەو وەسفە بۆ ئێمە بێ بەسەر بێمە بڵەن خاوەنی ئابوووریەکی ئەزمونێکی گەشەکردنی ئابووری گەورە خاوەنی ئەزمونێکی دیموکراسی گەورە باسی چیما بۆ بکەن ئێمە تاقە بوارێک کە لە نێوەیە خۆمان بە کۆمەڵگای نێودەوڵەتی ناساندووە بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردووە و لە چوارچەوەی ئەزمونی شەڕیداعشە ئازاتی بووە شەڕکردن بۆ دژی ترۆر شەڕکردن بەزەوەمانەیە یعنی لەبەرەوە لە ڕێکەوە ئاساییە لە ڕێکەوە بە بڕای من ئەبێت تۆ قبوڵت بێ لەبەرەوەی لە ڕێکی ترەوە ئێمە تاساش ئەبێ دان بە ڕاستیا بنێن مەسلەی کورد لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە سەراستی کۆمەڵگەی ناودەوڵەتی بە ڕسمی اعترافی پێ نەکراوە وەک مەسلەیەکی سیاسی نەتەوەیەکی 40 ملیۆن کەسی لەسەر ئاستی ناوچەکەی مامەڵی لەگەڵ بکرێ و ئێمە بڵێ خاوەنی قەزیەیەکی ڕەوان بۆنمونە خاوەنی مەسلەیەکی ڕەوان تا ئێستا ئەمە نەبووە بە بەشێ لە ئەدەبیاتی ناو دەبڕێر بەدەستەکانی جیهان و نەتەوەی گرتوەکان و ئەمریکا و ئەو بابەتانە بۆ لەبەرەوەی تاکو ئێستا ئێمە لە چوارچێوەی سیستمی نێودەوڵەتی زاڵە لە جیهانە وەک خاوەن مەسلەی خاک و زەوت کرد وڵاتێکی داژی کرا و مامەڵە لەگەڵ ئێمە ناکەن بۆیە ئاساییەکە بەو زمانە مامەڵەمان لەگەڵاکەن کە یەکەم سیستمە نێودەوڵەتێکی نەدوێت ئەترافیان پێ نەکردوین
و ئێمە بەداخەوە خاوەنی قوارە نەبووین، خاوەنی ئیمپراتۆریەت نەبووین، خاوەنی حەزارەتین، بەس لەسەر ئاستی دنیای بە خاوەنی حەزارەت بەسەوەی کە ئێمە نەمانتوانێت بیگۆڕین مەسەلە سەربازیەکە بگۆڕین بە سیاسەکە پەیوەندی بە ناوخۆی خۆشمانەوەیە چی لێ بەشێکی پەیوەندی بە ناو خۆمانیشەوەیە، بەشێ پەیوەندی بە جەبرە جوگرافیەکە. بە بڕای من نەکبەتی هەرە گەورەی کورد، هۆکاری هەرە گەورە بۆ ئەو هەموو بەدبەختی بەسەر کوردە هات و نەبوونی قەوارە و دەوڵەت و چەوسانە و جینۆسایت هەڵکەوتی کوردستان، جوگرافیەکەی کوردستان لە نێوان سێ پایتەختی گەورەی مێژوویە، لە نێوان تاران و ئیترکاتی خۆی تەورێزە و ئەسپەهانە و باغا و دیمەشقە، لە نێوان سێنەتەوەی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لە شوێنێکە لە بوو لەو شوێنەیە مەجای مناوەرەی کەمە ئێمە لە هەر شوێنێکی تری دنیا بوویانە لەم شوێنە نەبووینانەتەوەیەکی 40 ملیۆنی بە بڕایمە چارنووسێکی ترمانە بوو. بۆ نمونێمە لە قەراق دەرێ ناوەڕاست بووینایە، لە خلی لە مەسەر لە کەنداوی عەرەبی بووینایە، لە وڵاتی تریش نییە کە مەسەلەن ڕێکەوتی جوگرافی بە بڕای من ڕۆڵی زۆر گەورە هەیە لەو چارەنووسەی توشمان. بەس وڵاتی تریش نییە کە ڕێڕەوی ئاویشی نەبێت و گەشت پێ مەسەلە ڕێڕەوی ئاوی نییە، مەسەلە ئەوەیە ئێمە لە شوێنێکین بە کۆمەڵێ نەتەوە و قەبارەی گەورە دەورە دراوین و مەجای منە دابەشبوونەکەمان بە شێوەیەکە ناتوانانی گەمەشکوی هەموو گەمەکردنێ بەکارتێنێ ئەم هێز دژی ئەو هێز ئەو دەوڵەت ئەو بە دژی ئەو دەوڵەت. بۆ نمونە ئێمە لە بەشێکمان لە تورکیا نەبووە، بەشێکمان لە ئێران نەبووە، بەشێکمان لە عەرەب نەبووە، لانی کەمێکە لەگەڵ یەکە لەم نەتەوانەیە کێشەمان نەبووە، بەس تۆ بە یەکجار لەگەڵ سێنەتەوەی گەورە لەگەڵ هەموو دەوڵەتانی ناوچەکە کێشت هەبێ مەجای مناوەرە زۆر کەمە بێ. کۆمەلگای نێو دەوڵەتیش ئەو کۆمەلگایە ناعادیلەیە کە خۆتە زانی لەسەر چه سیستمێکی ناعادلی مامەڵی کردو دامەزن. ناعادیلەکان بەرامبەر بە کورد چییە؟ نە بەرامبەر بە کورد، بەرامبەر بە شتێک تریش. بۆ نمونە کشمیریەکان لە چلەکان ئەو بڕیاری نەتەوەی گرتوەکان هەیە مافی دیاریکردنی چارەنووسی خۆیانێ. بۆ نمونە فەلەستینیەکان خەڵکی تر هەیە، بەڵام هیچ نەتەوەیەکی گەورەی وەکو ئێمە نییە کە 40 ملیۆن کەس بێ هێشتا بێ قەوارە و بێ مافی چارەنووس لە دنیاە. ئێمە خاوەنی تراژیدیترین لە ڕاستیا چارەنووسی لەسەر ئاسی جیهان. بەڵێ مامۆستا کامەران کاتم زۆر کەمەوە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێمە لەکوێی بەرژەوەندی زلهێزەکانی زۆر جار باز دەکەی بۆچی بەرژەوەندەکانی ئێمە لەگەڵ زلهێزەکان مەسەلەن نایەتەوە یاخود لەسەر ئاستی جیهانیش وەکو لۆبیکردن ئێمە لۆبیمان هەیە بۆ مەسەلەی کورد؟ بەڵێ خۆی لۆبیدا ئیبەن دەبێت زۆرێک لە بەرژەوەندی مشتەرەک هەبێ و لۆبی هێزێکی منەظەم دروستی دەکا. ئەگەر بێت و ئێمە هۆکاری ئەم حالەتی کە لە کوردستاندا ڕووی داوە تایبەت بە کاریگەری بەرژەوەندیان زلهێزەکان، ئەگەر ئێمە نەبوونی قەوارە بۆ کورد و غیابی قەوارەیە کە هاوپەیمانێتی دروستکە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەقلیمی، ئەگەر دابەشی دەتوانین دابەشی بکەین بەسەر سێ فاکتەر، سێ هۆکار لە ڕابردوو ئەم بۆ ئێستا و بۆ ئایندە ڕاستە. فاکتەرێکی کورد خۆی یان ئەگەر تۆ تێبینیت کردوێت لە بە درێژایی قۆناغی دوای مەغۆڵەکان هەر کاتێک دەرفەتێک ڕەخسا بێ بۆ ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینی فارس بە یەک قەوارەیەک سەری هەڵداوەتەوە، تورک بە یەک قەوارە سەری هەڵداوەتەوە، بەڵام کوردستان بە مەجموعەیەک ئەمارەت سەری هەڵداوەتەوە. ئەمە لەوانەیە بەشێک بێ لە هەڵکەوتەی نەک مەوقعی کوردستان، بەشێک بێ لە هەڵکەوتەی ڕووکاری کوردستانیش کە نەیتوانیەوە بەهۆی سەختی ناوچەکانیەوە مەرکەزێک نەبوو هەمووی کۆکاتەوە. ئەمە یعنی بارودۆخی جوغرافیایی خودی ناو کوردستانیش یعنی شاخ و داخ و لێکدابڕانەکانی حالەتێکی دروست کردووە کە مەرکەزێک نەبوو هەمووی کۆکاتەوە. بۆیە بە درێژایی مێژوو ئێمە ئەم حالەتەمان هەیە، واتە سنتەرێکمان نەبووە. لەو کاتێک کە تۆ فراغێک هەیە مەغۆڵەکان پاچەکشیان کە دەوڵەتی عەباسی نەماوە، هێز ئاقۆینلۆ نەماوە، تورکەکان نەماون، تۆ لەم حالەتەدا نەچووی قەوارەیەک دروستکە چەند قەوارەیەکە دروست کردو، بەس ئەو دەرفەتە بۆ دەوروبەرمان کە ڕەخساوە یەک قەوارەی دروست کردووە. ئەمە بۆ ئێستاش ڕاستەکەواتە کورد خۆی مەوقعی بە مەوقعەکەیەوە بە پێکاتە کۆچرایەتیەکەوە بە غیابی شارەوە بە نەبوونی طبقەیەوەی کە پێ طبقەی بۆرژوازی بە بازرگانی بە هەر شێوێک ناوی لێدەنەی. ئی دووەمینیان مۆزوعی وڵاتانی ئیقلیمیە، یعنی حالەتێک دروست بووە لە دوای سایکس پیکۆوە تورکیا قەوارە سیاسیەکەی ئەمنێتی قەوارە سیاسەکەی لەو بەشەدا دەبینێتەوە کە لەگەڵ ئیتۆدا گرێدراوە، تۆ بەشێک لە ئەمنێتی خۆی حساب دەکا. عێراق ئەمە بەشێک لە کێشەی ویلایەتی موسڵەوە بەشێک لە خۆی حساب دەکە، ئێران بە هەمان شێوە. کەواتە ئێمە لە چوارچێوەیەکداین لە چوارچێوەیەکداین وڵاتانی ئیقلیمی بەهۆی ئەم حالەتەوە یەکێکن لە هۆکارەکانی کە با بڵێن تەنجیان بە واقعی کوردستان هەڵچنیوە. ئەمە سەرڕای ئەمە کە هێزە نێودەوڵەتیەکانیش ئەمیش دووبارە دۆسیەکی ترەکەواتە حالەتی ناوخۆیی، حالەتی ئیقلیمی، حالەتی دەولی پێکەوە سێ فاکتەرن بۆ ئەوەی کە ئەم حالەتە بەسەر واقعی کوردستان داهاتوە. سپاس بۆ ڕێزان مامۆستا کامەران بابانزادە، مامۆستای زانکۆ، مامۆستا بەکرعلی نووسەر و سیاسەتمەدار کە لەم بەرنامەیە لەگەڵ مامان. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.